بەهۆی بەردەوامی بایکۆتی مامۆسایانی زانکۆی سلێمانی و داخستنی دەرگای زانکۆ چارەنووسی خوێندنی ئەم ساڵی زانکۆکان نادیارە. مامۆسایانی زانکۆ دەڵێن هۆکاری پەککەوتنی خوێندن لە سنووری سەوز حکومەت لێ بەرپرسە. ئەگەریش داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت ئەو دۆخە بەردەوامی دەبێت. پەککەوتنی پرۆسەی خوێندنیش لە ئەستۆی ئەوانە نەوەک مامۆستایان. گومان ئەمە تەسیری هەیە لەسەر پرۆسەی خوێندن، هەرچەندە ئێمە لە کۆتایی ساڵین و لە داهاتوێکی زۆر نزیکە ئیمتیحانەکانیان تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵ ئەنجام ئەدرێ، بەڵام ئەوەی کە باسی پرۆسەی خوێندن بکەین لەم وڵاتەیە خۆی پرۆسەی خوێندن بە کۆی سیستمی پرۆسەی خوێندن لە ناوچوون و لە وێرانیایە. یعنی ئەگەر حکوومەت خۆی ڕێزێک و احترامێکی دەبنایە بۆ سلکی پەروەردە بۆ سلکی خوێندنی باڵا، هەڵبەتە بەهانایانەوە ئەچوو. یعنی معقولە مامۆستایەک 24 ساڵ 26 ساڵ خوێندوێتی، ماستەری هێناوە، دکتۆرای هێناوە، خەریکی نووسین و خوێندن و ینی هەموو تەمەنی لە خوێندن و شادەهێنانە بەسەر بردووە. سیرەکەی لەسەر جادەیە تازە دوای ئێمە لە سدەی 20یەکین یەتە سەر جادە بۆ داواکردنی سەرەتاییترین مافکەویش داواکردنی موچەیە. ینی ئەمە گەڵتە پێکردنە بە پرۆسی خوێندن. ئیتر ینی باسی چی لە پرۆسی خوێندن ئەەکەی؟ ئەوە چەند ساڵە بۆ ماوەی 10 ساڵە ئەو هەموو خوێندکارە بە لێشاو خوێندکار تەخەڕوجیان کردووە، ئەیان بینی هی هەمووی بێئیش و بێکارن. زیاتر لە 9 ڕۆژە دەرگای زانکۆکان داخراون و دەوام لە سنووری سلێمانی ئاسایی نییە. لە کاتێکدا کۆتایی پرۆسەی خوێندنی ئەم ساڵیش نزیک دەبێتەوە. هەرچەندە دەرفەت کەمە لە بەردەم تەواوکردنی پرۆسەی خوێندن، بەڵام مامۆسایان دەڵێن ئەگەر داواکاریەکانیان جێبەجێ بکرێت ئەوان دەتوانن پرۆسەی خوێندنی ئەم ساڵ درێژتر بکەنەوە. لە بەرامبەر ئەو واقع تاڵی کە هەرێمی کوردستان تایەتی هیچ نییە بەڕاستی ئێمە لی بترسین بڵین خوێندن ئەوەستەیان ناوەستێ. تۆ هەرێمی کوردستان لەسەر وتەی بلاسخاردەوە کە ئەگەری لە ناوچوونی لە ئارادایە لە بەردەمدایە، ئیتر خوێندن چی ئەگەر بوەستەیان نەوەستێ؟ لەگەڵ ئەوەشە ئێمە چارەسەرمان هەیە کە تا چەندەم دیریکەیت هەم ئەو داوامەی کە ماوە تەواو بکرێ، هەم تاقیکردنەوەکانی خولی یەکەم بکرێ، هەم تاقیکردنەوەکانی خولی دووەم بکرێ بەبێ ئەوەی کاریگەری لەسەر خوێندنی ساڵی داهاتووە بێ. بەڵام بەمەرجێک دەسەڵات بەڕاستی بێتە پێشەوە و داواکاریەکان جێبەجێ بکات. سەرڕای بەردەوامی بایکۆتی مامۆسایان و پەککەوتنی پرۆسەی خوێندن، بەڵام هیچ کەس و لایەنێکی پەیوەندیدار لە حکومەت نەهاتووە بەدەم چارەسەرکردنی گرفتی مامۆسایان و فەرمانبەران. ئەوەش ئەوەی لێ دەخوێندرێتەوە کە حکومەت بەلایەوە گرنگ نییە خوێندن لە کەرتی گشتی بەردەوامی هەبێت یاخود نا. گرنگ ئەوەیە لە زانکۆ تایبەتەکانی خۆیان هەموو شتێک بە ئاسایی بەڕێوە بچێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.